کێشە و گرفتی ئەمنی و کشتوکاڵی و خزمەتگوزاری دانیشتوانی سنووری هەفتەغاری نیگەران کردووە. بوونی ئەم کێشە و گرفتانەش سەرئەنجام لێپرسراوی مەڵبەند و بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانی گەیاندە سنوورەکە. لەگەڵ گەیشتنیان چەند کۆبوونەوەیەک لەگەڵ دانیشتوانی گوندەکانی دارا و مەنسوور و عەلی ئەنجامدرا کە تیایاندا باس لە گرفتە جۆرا و جۆرەکانی سنوورەکە کرا و لای خۆشیەوە لێپرسراوی مەڵبەندی دوی ڕێکخستنی کەرکووک ڕایگەیاند. بۆ دووەم جار هاتینەوە سنووری قەزای داقۆق بە تایبەتی هەفتەغارەکان کە ئەتوانین بڵین دوادەی کوردیە لە بناری حەمرین کۆمەڵێک کەم و کوڕی و نەقسانیان هەیە بەڵێنمان پێدا هەموو ئەوانیان بۆ چارەسەر بکەین یان بەشێکیان بۆ چارەسەر بکەین لەبەرەوەی داواکارەکان هەندێکیان داواکاری گەورن پێشمان ئەکرێ و جگە لە هەموو ئەمانە بەڵێنی ئەوەشمان پێدان کە بەردەوام لەگەڵیان لە خەتە بین لەگەڵیان ئەمێنینەوە و بەڵێنی ئەوەمان پێدا کامیشە دەرگای مەڵبەند و کۆمیتەکانی یەکێتی بۆ ئەمان لەسەر پشتە بێ. دیارە کێشەکانی ئەم مەنتیقەیە زیاتر لە ڕووی کێشەی کشتوکاڵیە و کێشەی ئەمنیە و کێشەی خەدەماتیشیان بە هەمان شێوە هەیە. ئێمە بەڵێنمان پێدا کە لەگەڵ لایەنە پەیوەندی دارەکانە لە خەت بین ئەو کێشانەی کە لە بەغداوە چارەسەر ئەکرێ لەگەڵ وەزارەتەکانی ناوخۆ و بە هاوکاری سەرۆکایەتی کۆمار لەسەر خەت بین بۆ ئەوەی ئەمنیەت و ئاسایشی زیاتر لە مەنتیقەیە بەرپا بێ و بەنسبەت کێشە کشتوکاڵەکان ئێمە زیاتر جەخت لەسەر هەردوو وەزیری کشتوکاڵ و عەدل ئەکەین کە بە زووترین کات بگەن بە چارەسەرێکی گونجاو. پشت و پەنایەکن بۆ ئەم خەڵکی ئەم سنوورە. دانیشتوانی سنوورەکە لە نزیکەوە داواکاری و گلەیی و گازندەی خۆیان خستە ڕوو. پاشان و دوای گوێگرتن لە داواکاریەکانیان بەڵێندرا هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشانە بدرێت کە هاوڵاتیان بەدەستیەوە دەناڵێنن و بوونی سەردانی لەم جۆرەش بە گرنگ ناو دەبرێت. ئەم دێ لە 16 ئۆکتۆبەرۆ ڕوبەڕووی گەلێک کێشە ئەبێتەوە. یەکێکی گەورەترین کێشەی زەویزارە لەگەڵ عەرەبە هاوردەکانە ئەویش بەش فەزلی خوای گەورە پاش فەزلی خوای گەورە و بەهیمەتی پەرلەمانتارانی یەکێتی دەستخۆشیان لێکەین ئەو کێشەیە تا ڕادەیەک چارەسەر کراوە. دیارە لە دوای ئەوەیش کێشەیەکی ترمان هەیە بەڕێز هەواڵ محەممەد بەڵێنی داوە پێمان ئینشاءڵڵا کێشەی کە چەند خاڵێکی پاسەوانیمان هەیە لە دەوری دیەکان ئەوەمان بۆ چارەسەر بکە. ئێمە هیچ کاتێن نکۆڵی لە یارمەتیدان و خەمخۆری یەکێتی نیشتمانی کوردستان ناکەین بۆ ئەم دێیە. مەڵبەندی کەرکوو سەردانی دیەکەمانی کرد بۆ گیرگرفتەکانی دیەکەمان و زۆر سوپاسیانەکەین وەدەم داواکانمانات و زۆر سوپاسیان بەخێر بێن بەسەر چاڵە. کێشەی زەویزارمانەیە، کێشەی پرۆژە ئەوانەمانەیە، کێشەی ئەم سنوورەی ئێمە داعشی لێیە. ئەرکەکانمان زۆرە داوامان کردووە ئەو کێشانەمان بە چارەسەرکەن زۆر دەستخۆشی لێکەین ئەوش بڵێنیدا ئیشاڵا بە جۆرەی توانە ئەو شتانەمان بە جێبەجێ بکەن. هەر لە درێژەی سەردانی لێپرسراوی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و کادرانی یەکێتی چەند کەسایەتیەکی سنووری قەزای داقۆقیش بەسەرکرایەوە. ئامانجی سەرەکیش لێی پێکەوە کارکردنە بۆ خزمەتکردنی زیاتر.